یاریەکانی گردبوونەوەی دووەمی خولی نایبی عێراق بۆ تۆپی بالا دەستی پێکردو بەشێکی یاریەکان لە هەولێر و بەشێکەی دیکەی لە بەغدا ئەنجامدران. لا کۆمەڵە یەکەم و لە هەولێر سەرەتا قەرەقوش بە 3 گێمی بێوەڵەم بە سنەعە دۆڕاو. لە یاری دووەمیش هەولێر بە 3 گێمی پاک لە مەسافی شیمالی بردەوە. ئەنجامی گێمەکان 25-19 و 25-22 25-22 بوو. ئێمە وەکیانەی مەسافی شیمال ئەمساڵ ئامادەکاریی باشمان کردووە، بەڵام خۆشتان نەزانن یاری دۆڕان و سەرکەوتنی تیا. ئێمە ئەمڕۆ نەمانتوانی ئەم پلانانە جێبەجێ بکەین کە ڕاهێنەران لەسەری کۆک بوون، بۆیە ئەمڕۆ تووشی خسارە بووین بەداخەوە. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو قەرەبی ئەم شکستەکەینەوە بتوانین تیپەکە بخەینە قۆناغی داهاتووە. ئەمە تەسفیاتە، ئێمەش ئەنجامی خۆمان بەکاردێنین تاوەکو دەرکەوین کە ئێمە چی تێپێکین لەناو تیپەکانی عێراقا. سپاس بەخوا ئەمڕۆ تیپی مەسافی یەکێکە لە منافسەکان کە ئێمە توانیمان هەردوو گەمەیەکیان لە بەغا سێبەیەک لیان بەرینەوە، ئەمش گەمەی دووەمە لە ساحەی خۆمان. سپاس بەخوا دەستی هەموویانش خۆش بێ 3-0 توانیمان یاریەکە لە ئەنجامی خۆمان تەواو بکەین. لە شاری بەغداش شۆرتا بە هەمان ئەنجام لە مەدینە شوهەدایی بردەوە و بەحریش لە حەدیثەی بردەوە. لە کۆمەڵی دووەمیش لە هەولێر دوکان بە 3 گێمی بێوەڵام لە بستاملی بردەوە و لە بەغداش لە یاریەکی بەهێز غازی جنوب بە زەحمەت و بە 3 گێم بەرامبەر 2 گێم لە جەیشی بردەوە. یاریەکان ڕۆژی هەینی و شەمەش بەردەوامی دەبێت و یانەکانی قۆناغی داهاتوو دیاری دەکات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.